حەزمان کرد لە پێشەوە کار و پرۆژە لەسەر 25 نۆڤەمبەر چیمانەیە کار و پرۆژەکان دەستنیشان بکەین. زۆر خۆشحاڵم و دڵخۆشی خۆم دەرە بڕۆم بۆ کۆبوونەوە ئامادەبوانی ئەم هاوڕێ و دۆست و ئافرەتانێک کە لێرە ئامادە بوون بەڕاستی ینی ئومێدێکیان پێبەخشیم و دەستخۆشی لە هەموو لایەکەکەم. هیوادارم بە هەموومان بتوانین دەنگێکی ترسێنەرمان هەبێ لە شەقامە و دەنگێکمان هەبێت. ماندوو نەبن دەستان خۆش بێ لە قوتەواگرمدا بەڕاستی کۆبووینەتەوانی ئەمە خۆی بۆ خۆی گرنگی تایبەتی هەیە دەرێمە هیچ چیش نەکەین ئەم کۆبوونەوە لە ناو ڕاگەاندنەکانە کاردانەوە دروستەکە کەواتە ژن زیندووە بۆیە کۆبەتەوە لەسەر پرستیشەکە بەڕاستی ئێمە ئەزایی لە کۆمەلگاکانە لە هەر هەموو کۆمەلگاکان دوندوتیژی هەیە لە هەر وڵاتێ ژنێک دەکوژرێت دوندوتیژیە بەڕاستی لە هەر کۆمەلگایەکە لە هەر ناوچەیەکە ژنێک تووشی هەر قەزا و قەدەرێک دەبێت ئەمە هەمی هەر توندوتیژیە خۆ توندوتیژی تەنها لەیان نییە دەرونی هەیە جەستەیی هەیە سێکسی هەیە هەموو ڕۆگەکانی کەیگرینی توندوتیژی هەر هەمی کاریگەری هەیە لەبەرەوە ئێمە دەمانێت لەسەر هەموو یەک بە یەکی پرسەکان کاری خۆمان هەبێ ئیشی خۆمان بکەیت جا ئەمەوێت لێرە من ڕووی خۆمەکەمە هاوڕێ ڕووناک بەڕاستی بەوەی ئەو پرۆژەی کە ئەو ڕۆژە ئەو اختراحی کردو و ئێمە بڕێمان لەسەرداوە جێبەجێ بکەین تەمان بەدەستە جەمعی هەر هەمووتان خۆی باس لەو ئیشە بکە هەر ڕێکخراوێک بەتەنها لەوانەیە کار و چالاکی تایبەتی خۆی هەبێ بەڵام وتمان چەند چالاکیەک بکەین هەمومان بەیەکەوە ئەمە ڕووی ڕێکخراوەکان دەرەکات زۆر جار هەیە بۆ بابەتێک باسەکەڵێ ڕێکخراوەکان لەچۆن ڕێکخراوەکان بۆ دەنگیان نیە مەسەرەن لە کوشتنی ژنێکە لە کوشتنی با بڵێن بە شێوازێکی زۆر ناشرین بۆچی دەنگی نیە ڕێکخراوەکان بۆ دەنگی نیە ئەگەر ئێستاکە لێرە ئەمە بەو شێوازە ئێمە کۆدەنگ بین و بتوانین گروپێکمان هەبێ بتوانین لە شوێنێکە یەکسەر بێنە دەنگ بۆ بابەتەکە بۆیە طبعا ئەمە 25 نۆڤەمبەر وتمان ناوێکی بۆ دائەنین ئەلبەتە بڕیارماندا کە ناوی کۆمیتەی 25 نۆڤەمبەر بێ یعنی لە شێوازێک با بڵێن هەر ئەبێ ناوێکی بۆ دابنەی کۆمیتەی 25 نۆڤەمبەر یان تقریبا گرنگ بوو بەڵام ئەتوانین لە داهاتووە هەم ناوەکەی بگۆڕین هەم چالاکیەکان و کار و چالاکیەکانیشمان هەر ئەم گروپە بتوانین بخەینە 8 مارسمان هەیە کۆمەڵی چالاکی تریشمان هەیە تەنانەت بۆ پرسەکانی تریش ئەتوانین یەکدەنگین هەمومان یەک زنجیرە دەست لە ناو دەستی یەکتر بی ینی دەستی یەکتری بگرین بۆ وەستین شتێکی کورد بنووسین نابۆ توندوتیژی ژن کوشتن نابۆ ژن کوشتن یعنی پانکارتێکی بچووک و بەڵام یەک زنجیرە و بێدەنگی ئەو بێدەنگیمان بێتە دەنگێکی بڵند یعنی ئەو زنجیرە هەم کۆت و بەدەکە هەم یەکگرتنە یعنی چەند ئاماژەیەک ئەدا کە دەست لە ناو دەست یەکترە کەواتە یەکگرتنێکە کە دیست خۆت ئەبەستیتەوە دیسان ئەوە کۆت و بەندێکە کۆمەڵێک پەیامی جیاوازی ئەو هەرێکی کشمان پەیامێکی کورت ئەتوانین بنووسین دوای گروپێکدا ئەنێن بەگشتی بۆ هەر هەمومان تاکو بتوانین پەیامەکان دابدەین هەر لە گروپەکە و کاری لەسەر بکەین هەورەی زەهرامە گو بکن دوو ڕەنگی چالەکی یعنی یەک چالەکی بکن دوو چالەکی چالەکی ئەوەی گوگڕی قەدەر یعنی درێژی چەند ساڵ ئەوە کردیت دن هەمان چالەکیدا ئێمە چۆن دەتوانن ژن گۆڕتن بکەن ئێمە ئێستا بەحسی گۆڕتن دەکەن چۆن دەکانن گۆڕتن بکەن بەشی ئەم گۆڕتن بکەن بۆ پرۆژە ژنی ڕۆژاوا شوورەشی ژن ژیان ئازادیدا و شوورەشی ڕۆژاوادا ما وەکو ژن یاسای خۆمان هەیە یاسای ژن و ماڵبەت حەز دەکەن ئەم یاسای ژن و ماڵبەت لەگەڵ یعنی ڕێکخراوی ژنان و کەسایەتی ژنان لە ڕۆژی 30 مانگ وەکو ڕێپوانێکی عفەن یعنی نەدوەکی بخینن نیقاش بکەن ئێمە وەکو ژن یعنی لە ڕۆژاوا ئەو دەستکەفتی خۆمان هەنە تەجریبە خۆمان هەنە لەگەڵ ژنا نیقاش بکەن نرێژی بگرن و هەمان وەختە ئێمە سوود لێ وەربگرن ئێمە ئەم کۆبوونە زۆر بە کۆبوونێکی گرنگی دانین و مێژویشە لەبەرەوە ئێمە کۆمەڵێک کار و چالاکیمان ئامادە کردووە بۆ 25 مانگ دژی تونند و تیژی ژنان دژی تونند و تیژی خێزان هیوادارم هەموو لایەکمان پابند بین بە دەستە جەمعی بتوانین ئەم کارە بکەین بتوانین پەیامی ڕێز و خۆشەویستی و دوور لە تونند و تیژی خۆمان بگەینین ئینشاءڵڵا ئێمە بەردەوام چالاکیمان هەبووە زۆر جار دوور بۆ لە چاوی کامێرا
کۆبوونەوەمان کردووە سەردانمان کردووە ئێمە 25 مانگ لە پارکی ئازادی کۆبینەوانێ لەوێ دوو چالاکیمان هەیە پەیامی خۆمانەگەێنین هیوادارم بتوانین ئەوەی پێمانە ئەوەی لە هەک بەمانایە بیگەێنین بتوانین کۆبوونەوە و سیمینار دش بە تندوتیژی ژنان دش بەم کارانەی کە بەرامبەر بە ئێمە ئافرەت دەکرێت ڕای بگرین و بەردەوامی شەبین و لەم کار و چالاکیانەمان ناوەستێنە هەتا ڕادەیەک پیاوسالاری کەم بۆ توانێ ینی ئاستی وشیاری پیاوانیش سپاس بەخوا گەشتۆتە ئاستێک ئیتر پیاوسالاری نەمێنێت و یەکسانی بەرپا بێت ئێمە پێویستمان بەوەیە کە هەمومان بتوانین ڕگەزی بەرامبەر چ خۆمان ڕێز یەکتری بگرین خۆشەویستیمان پێبێت هیوادارم ئێمە بتوانین سیمینارەکانمان پەرە پێبین لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی لەسەر بنەمای ئەوەی کە ئێمە بتوانین پێکەوە بشین یەکسانی بەرپاکەین من لێرە داوا لە هەموو ئافرەتانی کوردستان هەر چوار پارچەی کوردستان هەرکەس لە ئاستی خۆیەوە ئەگەر نەشتوانێت بێتە ناو کار و چالاکیەکانەوە بڕیارێک بە خۆی بات کە ئیتر بتوانێت پێکەوە ژیان بەرپا بکە دەست پێ بکە ئێمە وەکو خۆمان لە 25 مانگە پەیاممان پێەیە هیوادارم ئەوەی لە سریەتی ئەوەی ئەتوانێت بێت لەگەڵمانە لەو کار و چالاکیانە بەشدار بێ بۆی ئاستی وشیاری تا ڕادەیەکی بەرز بێتە باشتر بەرز بێتەوانێ و بتوانێت بەشداری بکە.